هەڵمەتی دادپەروەری لە بەردەم کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە ڕێگەی کۆنگرێکی ڕۆژنامەوانیەوە یاداشتێکی دەخاڵیان ئاراستەی کۆمیسیۆن کرد کە تیایدا داوا لە کۆمیسیۆن دەکات کار بۆ ئەوە بکرێ لە هەرێمی کوردستان جیاواز لە هەڵبژاردنەکانی تر هەڵبژاردنێکی دادپەروەرانە ئەنجام بدرێ. ئێمە وەکو هەڵمەتی دادپەروەری کار لەسەر لایەنێکی دیکەی هەڵبژاردن دەکەین ئەویش ئەوەیە نادادپەروەریەک لە خەرجکردنی پارە لە کوردستانە هەیە هەرچی خاڵە ناشرینەکانی هەڵبژاردن لە جیهاندا هەیە هەر هەمووی لە هەڵبژاردننی کوردستانە کۆبۆتەوە ئەو ناشرینیانە. ئێمە وەکو هەڵمەتی دادپەروەری جارێکی تری سەردانی ئێرەمان کرد کە قەول و وەڵامی داخوازەکانمان بدەنەوە بەڵام بەداخەوە نەیاندایەوە. ڕێژەی لانی زۆری پارە خەرجکراو بۆ هەر کەس و قەوارەیەک دیاری بکرێت و کۆنتترۆل بکرێت بەخشی دەرەوە بە هەموو شێوەیە قەدەغە بکرێت هیچ حزبێک بۆی نەبێت هیچ دەستگایەکی حکومی بۆ هەڵمەتی هەڵبژاردن بەکار بهێنێت و کابینە حکوومەت دوور بخرێتەوە لە بانکەشەی هەڵبژاردن. دەسەڵاتی دادگای هەڵبژاردن بەهێز بکرێت و توانای بڕیاردانی هەبێت لە هەمبەر هەڵبژاردننی ساختەکارانە تا ڕادەی هەڵوەشاندنەوەی. شێروان زرار وتەبێژی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ڕایگەیاند ئەو یاداشتەی ئامادەکراوە دەیگەێنێت ئەنجومەنی کۆمسیاران و بە هەند وەریدەگرن. ئێمە دیارە بە سوپاس و بە ڕێزیشەوە یاداشتەکەی بەڕێستان وەردەگرین بۆ خاڵانی کە تێدا ئەوەی کە پەیوەندی بە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمەوە هەیە دیارە ئێمە دەخینە بەرنامەی کارمان و ئینشاڵڵا ئیشی لەسەر دەکەین ئەوەیش کەش پەیوەندی بەلایەنەکانی دیکە وەک پەرلەمانی کوردستان و دەستەی نەزەها و دەستەی دەسەڵاتیوانە ئەوە کاری ئەوانە لە پەرۆشتان تێدەگەین و بە دڵنیاییەوە و بە گرنگیەوە لە یاداشتەکەی بەڕێستان تێدەگەین و دەخینە بەرنامەی کاری ئەنجومەن من بە ناوی ئەنجومەنی کۆمیسیارانەوە ئەو یاداشتە وەردەگرم و دواتر لە کۆبنەوەی داهاتوو دەخینە بەرنامەی کاری ئەنجومەن و واگەر پێویستیش بوو ئێمە بە فەرمی جوابتان دێنەوە لە خزمەتداین جوابتان دێنەوە. بەهۆی ئەنجامدانی ساختەکاری و خروقات لە سەردەم هەڵبژاردنەکانی ڕابردوودا لە لایەنیەتی و پارتیەوە بەردەوام ئەنجامی هەڵبژاردنەکان جێگەی متمانەی ناوەندەکانی چاودێری ناوخۆیی و دەرەچی نەبوون بەڵام لە هەڵبژاردننی ئەمجارەدا سەرجەم فشارەکان لەلایەن چاودێرانی ناوخۆ و نێودوڵەتی سڕتر کراوەتەوە هەر بۆیە بە بەشداری بەرچاوی هاوڵاتیان ڕێگە لە تەزویر و دزینی دەنگەکان لە لایەنیەتی و پارتیەوە دەگیرێت. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.